آقا بمگویە ئاغا ئەو کەریمێ ڕانەگری تەفروت و نام دەخا سبووە کاکە دیسان سبووە گلەیتان لە کەریمەیە کورە کەریم وای کەریم ئاغا دونە شادت تەکلیفە چاو قۆڕێمە کردە کەریم باوەڕکە بیرم هاو نامەسی خۆم و هەتوو گوندەکەش دەچی کورە ئاغا دەستم چێ دەرت دەستت بمگویە ئاغا ئەو تەکلیفە کەریم کردی های من دەچی قوربات بمگویە تەکلیف و بە قورعان ئیلە مێشکم لە یەکشت دەچی نەنە هەونی ئاغا هەونیە هەڵ دوونێ شێ داوای 10 کیلۆ زێڕی کرد وڵی ئاغا بە من پێک نایە ئەتۆ شەی بکە ئەمە سەرێم لەو ئاکە و بنێم لەو ئاکە 10 کیلۆ زێر یعنی داوای چی کردە برێ نیمەوە ئاغا خۆ بەس مەسەلە 10 کیلۆ زێڕەکە نییە پارەکە داوای کەسمی کرد وتم بە کراسی بەری پێش چێش لە بەخاتری تو ئەوێ زاراتە داوای مریشک و قاز و ئەڵەشیشی کرد هەمومدایە لە بەخاتری تو ئەوێ زار داوای پارە پولی کرد ئەو کەریمە خوێڕیا هەموو لە بەخاتری تو دامی ئەوە دەستە ڕاستە بەس قەیناک هەر ئەوە دەوتەوە ئەتخوا ئاغا حەقی منیان حەقی ویە ئەوە چییە؟ عەفوان وەڵا یعنی لە دوای ئەو هەموو مشکلەیە تازە هاتی بە من دەرێ ئاغا کەریم وای کرد بەخوای بنەشە بیڕاتەوە دەبڕۆ مادەم مستحقی زۆر زۆر لەوە زیاتری بڕۆ